بەشدارن لە مەشروعی ڤارپارک لەو پرۆژەی ئەو هەشتاوەری کە لێرە دروستکرا سەرەتا ئیش و کارەکانیان زۆر بە باشی ئەڕۆیی هەتا نزیک 2 مانگ بەس خەریکی خۆڵفڕەدانی بوون دواتر ئیش و کارەکانیان لەپڕ ڕاوەستا نازانین بەڕاستی سەبەبەکە چییە لۆ ڕاوەستا خەڵک یعنی نزیکەی 1400 شقە ئێستا لەدەست ئەو خەڵکەیە یعنی خەڵک هەیە زێ ڕژنی فرۆشتیە خەڵک هەیە سیارەی فرۆشتیە یعنی بە چ حاڵک هەتاتوانیتیان لێرە یەکەی نیشتەجێبوون لە خۆیان بکڕن بەڵام بەداخەوە نازانین زیاتر لە 4-5 مانگە هەر ئەڵێن ئەوڕۆ سبەی ئەوڕۆ سبەی داواکارم خودی مەسرور بارزانی ئەو پەیامەم پێت بگا بەڕاستی ئەگەر بەڕاستی خەمخۆری ئەو وڵاتەینە مەسلحەتی خەڵکتانەوێ ئەوە مەسلحەتی 1400 شەخص خێزان لێرە بەڵێ زیاتر لە 15 بۆ 20 ملیۆن دلاری خەڵک لەناو ئەو مەشروعەیە بەڕاستی یعنی ناکرێ هەر ئەو ڕۆسبیان پێ بکەن ئێرەش تەبعاً کە ڕێگای هەمڵتۆن ڕێگای مەسیح سەلاحەدینە ڕێگای سەرەکی بەڕێوەبەرانی ئەم وڵاتەیە لەو وڵاتە هیچ سیقەی ئیستثمار نەما یعنی هەر مستەسمڕێک هەر دەستۆ مەشروع شرێنتە بازاڕی بە 4 ڕۆژی وشی گوتنی بەس خەریتی تەوزیع دەکا پارەکەی وەرەگرت 2 مانگ ئیش دەکرێت ئیش ڕادۆست یعنی بەڕاستی هیچ سیقە لەو وڵاتەی نەما ئەمە بە قەرد و فەرد بە ئەوە زێر هەیە ژن زێڕی فرۆشتیە هەیە کابرا سیارێ بنەخۆی فرۆشە شوقەچی ئەلێ لەکڕیا یعنی معنای نییە 3 ماگان ئیشکرا ئیشەشی جوان کرا ئێستاکە لە ئیکرا ڕاوەستا وەڵام مشکلە هەیە باشە کاکە مشکلە لە پێش حەلتانە دەکەن